بلال حما محمود كناسراوە بە ئاخی داوا لە کاک حەمە مححمودی باوکی یاخی دەکەین ئەم بنەماڵە بەڕێزە ڕجاتان لێ دەکەین بە فریا کوڕەکەتان کەون هەر کەسێکیش ئەم بنەماڵە بەڕێزەی دەناسی کە لە شەشکن ئەمن وەڵڵاهی زانیارم لەسەر نییە پەیوەندیش تەلەفۆنیش توان نییە لەگەڵیان هەر کەسێک ڕقەمێک شتێکیان دەزانێت من خۆ قسەیان لەگەڵەکەم داواتان لێ دەکەم بەڕێز بنەماڵەی زۆر زۆر بەڕێز حەمە مححمود شەشک ئێمە دەزانین ئێوە گومانی باشتان پێدەین وەکو هەموو بنەماڵەیەکی کوردستان ئینسانی بەڕێز و پاک و خاوەن ئەخلاق و پەروەردن و ئەو کوڕی خۆشتان هەتا لە ئێوە دڵنیام جوانتان پەروەردە کردووە ئێستا لە دەستان دەرچووە داواتان لێ دەکەم بە هەموو هێوە هۆکارێک بە هەموو شێوازێک هەموو ڕێگای بگرنە بەر ئەم کوڕەتان لەژێر چەپۆک و ڕکێفی ئەم وتار بێژە ئەشکەوتانە ڕزگاکەن ڕزگاری کەم بەکاری دێنن کاوە کوردی هەلۆ کاڕاتی هەر لە کوردستانە کاوە کوردی لە بەریتانیا ئەم دووە کە ئاشکرا نازین لە ژێرەوەی تریش هەبی ئەم دوو بە ئاشکرا کوڕەکەتان بەکار دێنن بەگەشت مامۆستایانێکی زۆری دادەدەن کە لەگەر هەوا و ئارەزووی ئەم دوو وتار بێژە ئەشکەوتەی نایەنەوە خۆیان غیرەتیان نییە ئەم کوڕی تویان توش کردووە ئەم وتار بێژە ئەشکەوتیانە فێرن دێن گەنجی ئەوها سەرگەردانەکەن لە دایک و باوکیان دابڕێنن یان لە ئەخلاق و لە پەروەردەیەوان دانەبڕێنن بەکاریان دێنن بە عەتفی خۆیان بە جەهلی خۆیان بە نەزانی خۆیان وایان لێ دەکەن تووشی ئەم هەموو کێشیانەکەن لە کاتێکدا ئەو کوڕی ئێوە کە لەلایەن کاوە کوردی و هەڵۆ کاراتی پەم دەدرێ ئەم خەڵکە ئەو مامۆستا بەڕێزانە کە سوکایەتیان بە وێنەیان دەکرێت لەسەر وێنەکان جنێو دەنووسرێ هەتا لەسەر مامۆستا هەیە لەسەر نووسیوە قەحپە بۆ دەڵێ نازانم دەیوس ئیتر ئەخلاقی ئەم وتار بێژانە لەوێ طبعا بە تەلەفۆن نیشانیان پێ دەڵێن بەڵگەشمان هەیە کوڕەکەتیان تووشی کۆمەڵە کێشەیە کردی ئەم خەڵکی کە قسەی پێ دەڵێن هەموو خەڵکی عەشائیرن کە سوکاریان هەیە برایان هەیە خزم کەسیان هەیە کەسەکان خۆشیان قبولکەن کە سوکاریان قبول ناکەن کاکە گیان دوایە ئەی بنەماڵەی بەڕێزی شەشەکی حاجی حەمە کاک مححمودی بەڕێز ئەگەر ئێوە تووشی مەوقیفە بن کوڕەکەتان هەتا کار لە کار نەترازاوە لەسەر لێواری قوڵاییەکە قۆرتێکە بکەوتە ناوی نایەتە دەرێ تا کار لە کار نەترازراوە لە لێواریەتی بکەوتە ناوی شۆڕی ئەم بیرە ببێتەوە دەفەوتێ لە دەستان دڕوا بە یەک جاری چیتر ڕێگا مەدەن هیچ وتار بێژێکی هاوشەوەی کاوە کوردی و هەلۆ کاراتی وانە کوڕەکەتان بەکاربێنن و ئەم کەسانەشی کە ئەو سوکاتی پێ دەکات لە بەرخاتری وان واللهی کەسیان لێی خۆش نابن خەڵک هەوەنتە نییە کاکە حەمەی بەڕێز کاک حەمە شەشکی ئێمە ڕێز دەقدیمان بۆ خۆت و بۆ هەموو کەس و کارت هەیە تۆ حیسابکە مامێکی ئێمە برازای تۆ دڵسۆزین بەهانای کوڕەکەتان وەرن هەموو ڕێگایەک بگرنە بەر کوڕەکەتان لەژێر کۆنترۆلیوان دەربین بێخن و ژێر پەروەردە و کۆنترۆلی خۆتان هەم کوڕەکەتان بۆ بگەڕێتەوە هەم ژیان و ئیمانی حەقیقەت و ئیسلامەتی حەقیقەتیش بۆ کوڕەکەتان بگەڕێتەوە ئەمانە وای لێ دەکەن باشە بۆیە من داواتان لێ دەکەم هەر کەسێکیش دیان ناسی ڕقەمم بداتێ مە قسەیان لەگەڵەکەم قسەیان لەگەڵەکەم و هاوکاریشیان دەکەم بە هەموو نەوەک بۆیە داواتان لێ دەکەم بنەماڵەی بەڕێز لە شەشکەوە لێرەوە تا شەشک لە ئەڵمانی و ڕێز تەقدیم لە بۆتان هەیە بە دوای چارەسەرا بگەڕێن یان ئەوە تێ تووشی مەوقیفێک ئەبن دەبی ئێوەش بێن لەسەر شاشەی بڵێن ئێمە تەبەڕاممان لەو کوڕی خۆمان کردیە حاشامان لێ کردیە بۆ ئەوەی خەڵکی ئێوە نەگرێتەوە واللهی دەزانم خەڵکێکی زۆر هەموو خەڵک کاکە خەڵک کە سوکار و عەشیرەتی هەیە تۆ لەسەر دینە ئەگەر بێ کابرا کافریش مشکلەی نییە بێ کاگە کوفری کردیا ئەوەش بەلایە بەڵام کوڕەکەی ئێوە لایەنی دینەکەش هیچ دێ ئەمە جاسووسە ئەمە دزی کردیە ئەمە زینای کردیە ئەمە بوختانی کردیە 1 ملیۆن تۆمەن اینجا سوکایەتی جنێوش نامینێ بە وێنە بە جنێ و بە لایف اینجا کۆمەڵ 12 کەشی لە دەورە لە کۆمنتە لە مایکات دێن سوکایەتی بە ئەو ئەژدادی و کەسێ دەکەن کە دەبێتە مەوزوع شەوانە یان لە ڤیدیۆکانی دادنیان کە لە لایڤەکانی دەکات و خەڵکەمە قبول ناک کاک مححمود کاک حەمە مححمودی بەڕێز لە شەشەک خەڵکەمە قبول ناک باشە منیش یەکێکم لەو خەڵکەی قلەی قبول ناکەین
وهم كيشيكش بو بنا مالك هيدا قريته خلق دبي بتشكا او وكو سجيكي هاري لي هات خلق دشيت لك سكاري داوا كاتو كاكم كرتان واكا بياوي دكم بياوي ناكن بياوي دكي ويتو شو موقفانا نبل كان لكارد ترازري خلق هوانتني بي لنا سوشيال ميديا لمسر دما همو صاحب كسكار انتو بي جنيو باراني بكي سكار دي بيوكي آمان من آقدارم كردنوا ايوش آقداريان بكنوا خواب داستم داتو والسلام عليكم ورحمة الله وبركاته وسحر إذا كان لسه مسلمان أنا لبروي نخوش اتواقع دكتور بيدا بيا كم صار يا كم زار كسكارك خوتي ماركي وانا مثل لبي وكو لزماتي سر مكتب سياسي في واسطة مسلمان بين بروبلين هذا يكز ده مكتب سياسي وخسيبه منا قلت لبات كسكسي مكا باشا كاجي وظيفة مدري خوارون كاج برزم يك دقيق دليتسا ما مصاب برزم نقرأ وظيفة دناس دسان كل نار بناس دسان مثلا لبات كسكسي مكا نمر الأول لا بقول لك قد تصل كله لا هات لي ردري لابو يا اخي بها برودري نمزا قدو هاد روزني قشتيا قد نمزا هاد روزني تو اصلا ناندا من الله حزب النهيج تقلوي برايك اللي يندروا وخلاص بخود فرد باسم اسلامي دانيو ولو استجني لو يندر سكدايت بوتو قسيب كان باش دناسم عي بيش لبوتو دي اوندا دروزن درتو بي لبو يا اخي بام بكيو بدفاع لباسي مسلمانه كمان باسي اشكوتي كده كم دروز بنا باسم اسلامي نكي باشا وانت الزانم باش الزانم اوان لو استا وندا بشوفيش نبي نقصي لبوتو كاج برزن كاج مراد الله طبعا الوزان يا ريتان انا وقشت يا ريت يقول كسبوا يا اخي لسخص يا اخي جيرايا لسخص يا اخي جيرايا كبحساب باسي كردينا دواتر بزدو اسلامي شو ازادي كردي يعني انا وقشت عارف قصيش لك معلومات بوي وانا زانن طبعا قصيش ير برناك نبري قصيش ساده داخوا شنو قصانا دروس كناز اوش اللي ورناك بس يعني قصانا شك بله كاج مراد الله بوقسة